لحديثك صحيح ترغيب هاتوه خوشويستي خواه صلى الله عليه وسلم دفرميه هر کەسێک یەک سڵاواتێک لەسەر من بدە سڵاواتدانەکە بە چەند شێوەیە دەبێت یەکەمیان اللهم صل على محمد تا کۆتاییەکەی یاخود کاتێک کە ناوی دەهێنرێ بڵێ صلی الله عليه وسلم هەر کەسێک یەک سڵاواتێک لەسەر من بدا لە ئومەتەکەم بەڵام بە ئیخلاسەوە لە دڵیەوە سڵاواتێک لەسەر من بدا واتە خوایە ڕەحمەت و میهرەبانی لێخۆشبوونی خۆت بڕژێنە بەسەر پێغەمبەری خوادا صلی الله عليه وسلم خوای گەورە 10 جار سڵاواتی لەسەر دەدات یەک جار بڵێ اللهم صل على محمد 10 جار خوای گەورە دەفەرمێت سڵاوات لەسەر تۆ بێ سڵاواتی خوایش چییە واتە یەک جارێ بڵێ اللهم صل على محمد یا بڵێ صلى الله عليه وسلم خوای گەورە 10 جار سڵاوات لەسەر دەدا واتە 10 جار لای مەلایکەکان باسی تۆ دەکات لە سەروی عەرشەوە 10 جار دەفەرمێ فڵان کەس ئێستا سڵاواتی لەسەر محەممەددا صلى الله عليه وسلم خوای گەورە بە گەورەی خۆی إن الله وملائكته يصلون على النبي خوای گەورە بە گەورەی خۆی سڵاوات لەسەر پێغەمبەری خوادا صلى الله عليه وسلم من و تۆ چینە تا لە خۆمان بایبین نەڵێن صلى الله عليه وسلم نەڵێن اللهم صل على محمد مەلایکەی خوا سڵاوات لەسەر پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم جا هەر کەسێک یەک جار سڵاوات لەسەر من بدا خوای گەورە 10 جار سڵاواتی لەسەر دەدا سڵاواتی خوایش واتە باسکردنی تۆ لای مەلایکەکان پێت خۆشە ڕۆژانە لای خوا ناو ببرێ خوای گەورە ناوی تۆ بهێنی لای مەلایکە بەڕێزەکان بێگومان پێمان خۆشە دەبا بیسەلمێنین دووەم یەکەم شتێ خوا 10 سڵاوات لەسەر تۆدا 10 پلۆپای و دەرەجە لە بەهەشتا بەرزە بیتەوە خوا بەرز دەکاتەوە خوای گەورە 10 خێر و چاکت بۆ دەنووسێ و 10 گوناه و تاوانە لێ دەسڕێتەوە کەواتە هەر کاتێ وتت اللهم صل على محمد خوای گەورە 10 جار سڵاواتت لەسەرەدا ئەگە تۆ 10 جار بیکەی خوای گەورە 100 جار سڵاوات لەسەرەدا ئەگە 100 سڵاوات بکەی خوای گەورە 1000 جار سڵاوات لەسەر تۆدا واتە 1000 جار باس تۆ کات بەتەنها 100 جار بڵێ اللهم صل على محمد خوای گەورە 1000 جار سڵاوات لەسەر تۆدا و باسی چاکەی تۆ دەکا و خوای گەورە بەهۆی ئەو 100 سڵاواتەوە 1000 پلەپایە و دەرەجە لە بەهەشتا بەرز دەکاتەوە و بەهۆی ئەو 100 سڵاواتەوە خوای گەورە 1000 چاکت بۆ دەنووسێ و بەهۆی ئەو 100 سڵاواتەوە خوای گەورە لە 1000 گوناه و تاوانە خۆشە بێت ئەگە تۆ 200 جار بیکەی پاداشتەکەت زۆر گەورەتر اللهم صل على محمد وعلى آل محمد بۆ ئینشاءالله لە بیری مەکەن